لە درێژی کار و چالاکیەکی بەرەبراتی ئاسایشی کەرکووک لە 6 مانگی یەکەمی ئەمساڵدا واتا لە 1/2017 تاکو 36 2017 بەرەبراتی بە سەرپەرشتی ڕاستەوخۆ لیوا هەڵکەوت عەبدوڵڵا بەرەبەری ئاسایشی کەرکووک و پێی سەرچاوە هەواڵگیریەکان و بەرەبراتی ئاسایشی کەرکووک توانێتی 1009 چالاکی جۆرە و جۆر لە شاری کەرکووک و دەروبەری ئەنجام بدات. لەو ڕێژەشە 185 کەس بە پێی مادەی 4 تیرۆر دەستگیر کراون و 13 کەسیش بە مادەی 406 کوشتن، 12 کەسیش بە تاوانی ڕفاندن و 8 کەسیش بە تاوانی هەڕەشەکردن، 11 کەسیش بە تاوانی ڕفاندن و 8 کەسیش بە تاوانی هەڕەشەکردن، 11 کەسیش بە تاوانی مادەی هۆشبەر و 66 کەس بە تاوانی دزی و دەستگیر کراون. هەروەها 69 کەس بە تاوانی شەڕ و ئاژاوەگێڕی، 6 کەسیش بە تاوانی تەزویر و هەروەها هێزەکانمان توانێتی 3 کەسی هەڵهاتووی بەندیخانەکانی ناوڕاستی عێراق دەستگیر بکەن. هەروەها هێزەکانمان 250 کەس گومان لێکرا و دەستگیر کراون. دوای لێکۆڵینەوە لەگەڵیاندا دەرکەوت کە هیچیان تاوانێکیان نییە لەسەریان و ئازاد کراون. 385 کەسیش بە تاوانی جۆرەوجۆر دەستگیر کراون کە مادەی یاسایی لە یاسای سزادانی عێراق دیاری کراون، وەکو قاچاق و فرۆشتن و بازرگانی کردن بە کەلوپەلی و خواردەمەنی بەسەرچوو و تەعداکردن لە پۆلیسی هاتوچۆ و ڕەشوە وەرگردن و هەوڵدان بۆ دەرکردنی مناڵ و خێزان و لە کەمپەکانی ئاوارەکان بە پێی ڕزامەندی لایەنەکان و لێرادا بۆ ئاڕاگەیاندن و ڕای گشتی ئەو ڕوونکردنەوەی کە سەرجەم دەستگیرکراوەکان دوای لێکۆڵینەوە و ڕەوانەی لایانی پەیوەنددارەکان کراون تاکو بدرێنە دادگا سزای خۆیان وەربگرن و چەندین تاوانباریشین دۆسیەکانیان یەکلایی بووەتەوە. ئەوەش مقتەبەسی حکومەکانیانە، هەموو مقتەبەسەکان ئەوەی حکمیان وەرگردیە و هەندێکیانیش ماون ئێشتانە و هەندێکیانیش تەحویل کراون بۆ شار و شارۆچکەکانی خوارەوەی عێراق. ئەوەش ئەرگەیە پێمان و ئینشاءڵڵا ڕایەگەینین بێەوە.